دانیشتم بە دیار قاوەیەکی تاڵەوە جگەرێک بەلای لێوی چەپمەوە شۆڕ بۆتەوە دانیشتم گوێ لە زەکەریا دەگرن ئەها و گۆرانی کە دەڵێ ئاگر کەتیە دلێ من خەو نەکەتیە چاوێ من کاک ئەژی چۆن بوو بڕیارتدا کە ئەمڕۆم کۆڕە شێعریە لێرە پێشکەش بکەیت و داهاتەکەشی بۆ توشبوانی شێرپەنجەوەی داهاتی کتێبەکەت سەرەتا بەخێر بێن هەڵبەتە ئەمە یەکەم ناساندنی کتێبەکەم نییە پێشتری لە چەند سماڵ ناساندنم بۆ کردبوو بارکێکی ئەخلاقی و ئینسانی خۆم زانی کە بتوانم داهاتێک بۆ نەخۆشخانەی شێر هیوا کۆ بکەمەوە وەکو خۆت فەرموود ئەمە داهاتەکەی بۆ نەخۆشخانەی هیوایە ئیتر ئەوەی بتوانین لە خزمەتیان دا چەندە گرنگە هونەرمەندان و شاعران گرنگی بدەن بە نەخۆشانی شێرپەنجە وەڵاهی زۆر گرنگە لەبەرەوەی حەپێکی ئازارشکێن بۆ ئەوان زۆرە تر ئەمەش پێویستە هەمومان هاوکار یەکتری بین و بۆی بەڵام لە هەمووی گرنگتر تەوقیتی چالاکێکەیە تەوقیتەکەی یادی کاکەژی ئەمە یەکەم بەرهەمی تۆیە؟ ئەمە یەکەم بەرهەمی منە لە دوای 22 ساڵ دووسی بەڵام وەکوت پێشتر بە سیدی 4 سیدیم کردو ناوڕۆکی شعرەکانە زیاتر لە چیا خۆی بینێتەوە؟ ناوڕۆکی شێعرەکان زیاتر من پۆزمۆدێر نەنووسم ناوەکە کەمێک تازەیە ڕەنگە ئەوانی کەمان بینین یان یەکەم جار بێت جویان لێبوو بێت من پۆزمۆدێر نەنووسم ئیتر پوچگەرایی دنیا و ئاوا هێواش تاڵەکانی ڕیشم سپی دەنەخشێنێ و بە فڵچەکەی دەستی لۆچی بۆ ڕوخسارم زیاد دەکات وای چینیگارگێشێکی بەتوانایە مازەوە دنیا چەپ بێڕەحمە ڕۆژانێک پێکەنینی سەر لێوم بوو ئێستاش برینە سەختەکەی سەردەم من چیتر وە خۆم نەما ئەو ڕووناکی چاوەکانی یەکنا و من دنیام تاریک دوام هەموو ساڵانە کە تۆ ڕۆیشتووی هێشتاش نوکی تیرەکەت هەر لەسەر دڵم چەقیوە کە ڕۆیشتی نەمتوانی هیچ بکەم مردوو پاتوانێ هیچ بکەم من بە پێوەرێ خۆشەویستم نە لۆژیکیە و نەعەقڵانە ڕۆژێک پێم وتبووی عەشق لە تۆ گەورەترە ماچ لە لێو بەسۆزترە بەرد لە دڵی تۆ نەرمترە کاک مۆفەق چی وای لە جەنابت کرد کە ئەمڕۆ بەشدار بی لەم کۆڕە شعریەیە کە داهاتی کتێبەکانی بۆ نەخۆشخانەی هیوایە من بۆ خۆم بۆ زۆربەی چالاکیە کەلتوری و هونەری و ئەدەبیەکان ئەڕۆم بێگومان ئەمە دوو جار یانی من پێم خۆش بوو بێم هەم لەبەر ئەوەی کە بڵاوکردنەوەی کتێبێکە کە کۆمەڵی هۆنراوی زۆر ناسک و جوان و پڕ لە ئیحساس بوو لە هەمان کاتداکەوەی داهاتی کتێبەکە یا با بڵین بەخشینێک بۆ توشبوانی شێرپەنجە و بۆ ئازیزانی ئەوانەی کە هەموو لەوانەیە قەدەری مرۆڤ وابێکە هەمیشە تۆ بیرلەوە بکەیتەوە کە ئەو کەسەی کە تووشی حاڵەتێکی وا بووە چۆن لە ڕووی معنەویە و لە ڕووی مادیە و توانی هاوکاری بکەیت بەڕای من لایەنە معنەویەکە زۆر گرنگە چونکە ئەو ئازیزان و خۆشەویستانە نەگەر تەنها خۆیان یان کە کەسێک ئەو حاڵەتی هەبێ نەگەر هات تەنها خۆی بگرە خێزانەکەی و لەوانەیە ژینگە و دەوروبەرەکەشی کەسەکانی هاوڕێکانی هەمووی لە خەم و لە خەفەتی ئەوان هەمووی لە بەتەنگە و چوونی ئەوان بۆیە هەر جۆرە دڵنەواییکردنێکی ئەوان هەر جۆرە هاوکاری پشتیوانیەک و پشتیوانی بە تایبەتی معنەوی کە زۆر گرنگە پێشکەشکردنی چالاکی بە تایبەتی چالاکی هونەری چالاکی ڕۆشنبیری چالاکی کلتوری ئەمانە هەر هەمووی جۆرێکە لە دڵخۆشکردن و لە ڕەوینەوەی خەمی ئەوان نزای هەمیشەیشمان ئەوەیە کە بە هەر جۆرێک بکرێت هاوکاریکی تەواوی ئەوان بکرێت بە هەر جۆرە بکرێت یێزانی پاک ئەو ئازار و ژانیان لەسەر کەم کاتەوە لەسەر هەڵگرێ هیواش گەورەشمان ئەوەیە کە لە ئایندەیە هەر بە تەواوەتی ئەو نەخۆشیە بنبڕ بکرێ ئەوە نزای گەورەمانە و هیوادارم هیچ خێزانێک هیچ کەسێک هیچ مناڵێک هیچ گەورەیەک هیچ مرۆڤێک تووشی ئەو حاڵەتانە نەبێت چونکە ئازارەکەی زۆر لە دڵ و دەروون نامێنێتەوە و هیوای شفای هەمیشەیان بۆ خوازم. کاک مۆفەق هونەرمەندان ڕۆڵیان چییە لە هاوکاریکردنی نەخۆشان بە تایبەتی هاوکاریکردنی معنەویان؟ بێگومان من ئاماژەم بۆیە کە هاوکاری معنەویەکە زۆر پشتیوانە معنەویەکە زۆر گرنگترە
سەرنجم ماوە لە زۆر شوێنەوە هاوکاری ئەکرێن یان کورتە فیلم لەسەر و حاڵەتانە دروستەکرێت چیرۆ دەنووسرێ هۆنراوە ئەنووسرێ گۆرانیان پێشکەشەکرێت تەنانەت دێمە بەش بە حاڵی خۆمان و تیپی هوەری مناڵان چەندین چالاکی تایبەتیمان بۆ مناڵانی توشبووی شێرپەنجە و یا چ لە ناو خەسەخانە چ لە دەرەوەی خەسەخانە ئەوەی کە ئەکرێت خۆی هەر شتێکی سادەیە بەڵام ینی خۆی چارەسەرەکە زۆر گرنگترە بەڵام لەگەڵ چارەسەرەکە یا تۆ پشتیوانە معنەویەکە زۆر گرنگە بۆ ئەوان بۆ مانەوەیان بۆ زیاتر دڵخۆشکردنیان بۆ زاڵبوونیان بەسەر ئەو حاڵەتانە بۆیە زۆر من بە گرنگی دانم هەر جۆرە چالاکیە کە هوەری بێ کللتوری بێ ڕۆشنبیری کە پێشکەش ئەکرێت بۆ ئەوان و بە تایبەتی گەر خۆیان لانی بۆ خۆیانی پێشکەشکی بە ئامادەبوونی خۆیان ئێمە چەند جارە چوونەتە ناو خەسەخانەی هیوا بۆ مناڵەکانمان پێشکەش کردەوە کە کاریگەری زۆر ڕاستەوە خۆی دروست کردووە تەنانەت جارێ بۆ ئەو ماوەی کە ئێمە لەگەڵیان بووین حاڵەتەکانی خۆیان ئەو دەرد و ژانەیان بیر ئەچۆوە لەگەڵ ئێمە تێکەڵە بوون لەگەڵ سەما و گۆرانیەکان ئەمە کارێکی زۆر باشە بۆ خەمڕەوێنی ئەوان. چاویان ماچەکەم دەستیان ماچەکەم ئیتر من لە تۆدا بەجێمام ئیتر سەری تووڕێی بۆ دایکم بەجێمام ئیتر دەمی پڕ لە دووکەڵی جگەرم بەجێمام ئیتر کە من دەگریم تۆ بەهار دەبێت ئیتر تۆ خۆزگە بە منداڵێک دەخوازیت و دایکم ئیتر من بۆ هەتا بە حەسرەت مام بۆ پیاسانی کە نەماکە بۆ وێرانەی قەدەر ڕێگەی نەدا بیانگرین بۆ یادگارانی چیتر پێکەوە تۆماری ناکەین بۆ قسانەی نەمانتوانین بڵێن لەگەڵمانداوایەوە بۆ گۆرانیەی پێکەوە دەمانوت چیتر جانێک لەمان بە دووجەستەدا ئیتر نە لە دڵم وشێک ماو نە لە پێنووسم گەڕێک ئیتر نە لە دڵم تربەیەک ماو نە لە ئەژنۆم هێزم دەستێکی سار بەر ناوجوانم دەکەوێت و دەڵێت دایکت شوێر بێت تایەکە چەند دەرسە من شەقەی دامم لە هەندەسەندا تۆ سەما بۆ سەرخۆشێکی دڵخۆگەری دانڕسی دەکەیت و بەڵێنی منداڵێکی پێدەیت من پەلەمە ببن و گوێم لە ناوی نەبێت من هێزم کۆ دەکەمە و داچەم و دەستی دایکم ماچەکەم دەڵێم بەخواڵەش تۆ بۆن خۆشترین کۆنت بۆ بەر بە دیاری و منیش بۆنی مردوم کردووە تۆ دەنگی موزیک و پابووشی پاشنەبەرزت کاسی کردووی منیش دەنگی پاچ و خاکەناسی گۆڕهەڵکەنەکەم بۆ شوێنێکی نەرم دەگەڕمدا و گۆڕێکم هەبێت تۆ شەرابی سوور دەنۆشیت و منیش دەمم خوێناویە گازم لە پەنجەکانی خۆم گرتو شەو درەنگە و دەستت دەگرێ بۆ سەرجەی خەوەکەت من تون باوەش بە دیکارە دەکەم ئیتر نە لە دڵم وشێک ماو نە لە پێنووسم گەڕێک ئیتر نە لە دڵم تربەیەک ماو نە لە ئەژنۆم هێزم دەستێکی سار بەر ناوجوانم دەکەوێت و دەڵێت دایکت شوێر بێت تایەکە چەند دەرسە من شەقەی دامم لە هەندەسەندا تۆ سەما بۆ سەرخۆشێکی دڵخۆگەری دانڕسی دەکەیت و بەڵێنی منداڵێکی پێدەیت من پەلەمە ببن و گوێم لە ناوی نەبێت من هێزم کۆ دەکەمە و داچەم و دەستی دایکم ماچەکەم دەڵێم بەخواڵەش تۆ بۆن خۆشترین کۆنت بۆ بەر بە دیاری و منیش بۆنی مردوم کردووە تۆ دەنگی موزیک و پابووشی پاشنەبەرزت کاسی کردووی منیش دەنگی پاچ و خاکەناسی گۆڕهەڵکەنەکەم بۆ شوێنێکی نەرم دەگەڕمدا و گۆڕێکم هەبێت تۆ شەرابی سوور دەنۆشیت و منیش دەمم خوێناویە گازم لە پەنجەکانی خۆم گرتو شەو درەنگە و دەستت دەگرێ بۆ سەرجەی خەوەکەت من تون باوەش بە دیکارە دەکەم بەخێربن طبعا ئەمە یەکێک لە ئیشە زۆر گرنگەکان و بە تایبەتی گەنجان کە هەوڵێن بۆ ئەوەی کە ئەو داهاتێکە لە ئیشەکانی خۆیانە وەریەگرن بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە بەکاری بێنن بەڕاستی ئەمە مرۆڤایەتیە و هیوادارم کە کەسانێکی زۆر هەبن کە چاو لەمان بکەن و ببێت بە
شتێکی تایبەت و من زۆرێک لەم بابەتانم بینیوە بۆ نمونە هونەرمەندەکانی خۆمان کە ماوەیەک پێشەسا هونەرمەندێکمان هەنێ جلوبەرگی خۆی فرۆشت کە داهاتەکەی بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە بوو. ئەمە یەکێکە لە کارە مرۆڤایەتیەکان کە بەڕاستی ئێمە پێویستەکە هاوکاری هەم گەنجان بکەین و هەروەها ئەمەش بێتە پاڵپشتێک بۆ گەنجان و بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە. جەنابی شۆک و هونەرمەندێت تا چەندە گرنگە هونەرمەندان هاوکاری چین و تۆژەکانی کۆمەڵگاون بە تایبەتی ئەگەر لە ڕێگەی معنەویشەوە بێت نەک مادی. بەڵێ بەڕاستی ئەمەیەکێکە لە بابەتە گرنگەکانی ئەوەی کە ئێمەی هونەرمەند ئەوەنەی کە بتوانین لە توانامانە هەبێت پاڵپشتی هەموو چین و توێژەکەکەین چکە ئەرکی ئێمە سەرەتا ئەوەی کە لە توانای ئێمە بێ هەرچۆنە ئێمە خۆمان پاڵپشتمان نییە بەڕاستی بەڵام با بڵێن ئەو ئیشانەی کە ئێمە ئەیکەین لە ڕێگەی هونەرەوە ئەتوانم بڵێم پاڵپشتێکی زۆر باشە بۆ کۆمەلگا بۆ نەخۆشان و بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا. چیت هەیە بۆ نەخۆشانی شێرپەنجە؟ بەڕاستی من کە کاتێک ئەو ناوە ئەهێندرێ گیان من لەرزێ چونکە من خۆم لە خانەوادەکەما چەند کەسێکم تۆشببووی ئەو نەخۆشیایە هیوای تەندروستێکی باشیان بۆ خوازم و هەر لەبەرەوە هۆکارەشە هیچ کاتێک ناتوانم سەردانی نەخۆشخانە هیوا بکەم زۆر حەزەکەم بڕۆم بەڵام من خۆم ناگرم. بیرمەم 2 ساڵ پێشەسا فیلمێکمان کرد بە ناوی ئاوازی سەحەر بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە هەرچیەک کە من گریا بێتم لەو فیلمەیە هەمووی ڕاستی بووە چونکە بەڕاستی کە کاتێ بیری لە یەکەمەوە ئازار بە دڵمەگا و هیچ کاتێکیش ناتوانم چی وای کرد دڵە گەرم بێت؟ هەڕێیەکی ئەزیزم لە دەستدا بەهۆی توشبوو نەخۆشی شێرپەنجە و هەروەها کەسی زۆر نزیکم ببوورە خاتوبێریبان لەو کاتەیە کە جەناباڵی لە خەسخانەی هیوا فیلمێکمان تۆمار کردە بۆ نەخۆشانی شێرپەنجە چ کارە ساتێکی تیا بوو لەوێ کە زۆر کاریگەر بێت چ نەخۆشێکی تیا بوو لەوێ چ چیرۆکێک بەرچاوی تۆ کەوتبوو لەوێ؟ بەڵێ بەڕاستی ئەو ڕۆژەی کە من ڕۆشتم تەبعاً پێیانم وتم ئەگەر هەر نەخۆشێک لەوێ بێ من ئیشەکە ناکەم چونکە بەرگەی ئەوە ناگرم بەڕاستی من تەنانەت ئەو کچی کە دەوری سەرەکیەکە شێبینی لە فیلمەکەیە کە من ڕۆڵی دایکی ئەومە بینی کە بینیم مەیکەپێکمان بۆی کرد کە قشی بشارینەوە ئازارم پێگەیشت چونکە ڕێک ئەو دیمەنانم بیرەکەوتەوە کە لە خێزانەکەی خۆمە کەسەکانی خۆم قژیان پێوە نەما بوو زۆر ناخۆش بوو. گرزێکی گەورەم قستۆتە دڵمەوە و تۆم بۆ هەتایە شار تۆم لە خۆم و تۆم لە هەمووان شاردەوە کەسێکی بێسوودم بۆشایی هیچ کەسێکم بۆ پڕ ناکرێتەوە کەسیش بۆشای منی پێ پڕ ناکرێتەوە ئەم تەنیایەش بێبەڵا بێت یاخوا هێندە جوان لە باوەشی گرتووم دڵێکی وەک بەردێوێ بەجێهێشتنی وەک چۆن تۆ منت بەجێهێشت دەبێت تۆ لە مێشکما بکوشم بەڵام عەشقت نابوو وا سەیرم مەکە ئازیز دەزانم گوناهت ئێمە پێش چاوت هەڵە نییە خۆشم دەوێت هەڵە نییە هێزی لەبیرکردنی تۆم داوازە هەڵاوێ لە نێو دوو کەوانەدا بۆ تۆ نووسیوە خوێنم بە دەستی تۆ بڕژێت هەڵاو ئازیز من لە چەمچەماڵەوە هاتووم زۆر خۆم بەخۆشحاڵە زانم کە لە کۆڕی شعری هاوڕێی عەزیزم کاگاژێ ئامادە بووم و ساتێکی پڕ خۆشی پێبەخشین لە هەمان کاتشا بێت تااقەتی کردین با هۆنراوەکانی خۆم و چەند بەشێک لە هاوڕێیان خۆمان پێ نەگیرا فرمێسێک لە چامان هات بەڵام بەگشتی کاتەکە بۆ ئێمە سودبەخش و خۆش بوو.
طبعا تا چەندە من بە پێوەرێک شک نابم بۆ ئەوەی کە گرنگی ئەم جۆرە کارانە بۆ نەخۆشخانەی شێرپەنجە یەکلا بکاتەوە. دەمەوێت بەم نامەیە خۆمت پیر بێنەوە. سڵاو، دەمەوێت بەم نامەیە خۆمت پیر بێنەوە. ئەوە منم، ئەویش دۆخمە. خزمەتکاری ئەوەش قەتڵ کە جێت هێشت و چیتر لێت نەپرسیەوە. ئامادەم هەتا مردنیشم ئەم دیگەم هەروە بە بەرزی و شکۆمەندی هەڵمەوە. من زۆر خۆشحاڵ بووم، هیوادارم ئەم کۆڕانە بەردەوام پێش بکەوێت. چەندە بەلاتەوە گرنگەکەم کۆڕانە بۆ نەخۆشانی شێرپەنجە ئەنجام بدرێت، یعنی تەنانەت ئەگەر لە ڕووی معنەویشەوە هاوکاریان بکرێت تا چەندە گرنگە ئێمە هاوکاریان بین. یعنی زۆرترین گرنگترین شت ئەوەیە کە تۆ پەرە بدەی بەو کارە یارمەتی نەخۆشخانەی هیوا بکەین هەر نەخۆشێکی تر بێ، بەڵام گرنگترین نەخۆشەکانی خەخسانەی هیوایە. چی تێ بۆ کەسانەی کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە بە تایبەتی لەم ڕۆژەدا کە یادی نەخۆشی شێرپەنجە ساڵ ڕۆژی یادی نەخۆشی شێرپەنجە؟ هیوادارم بن بڕبێ ئەو نەخۆشیە، هیوادارم لە خوای گەورە معجزەیەکی گەورە بێت و بە کۆتایی هەر هەموو ئەو کەسانێک کە ئەم نەخۆشیانیان هەیە ببێ بە معجزەیەکی خەیاڵی جیهانی پۆست بکرێت لە هەموو دنیا کە ئەو نەخۆشیە بن بڕە بێت و بە عیلاجێکی زۆر بە بڕەپارێکی کەم، چکە زۆرینەی ئەو کەسانە نەخۆشن ئێستا لەوەیە پێویستیان بە هاوکاریە. ئینشاءڵڵا بە عیلاجێکی زۆر نرخێکی کەم بتوانن چارەسەریان بکرێت و معجزەیەکی گەورە بێ لەلایەن ئینشاءڵڵا. بەڕاستی ئیشێکی زۆر جوانە، ئەگەر تەنانەت نەتوانین بە هەر نوع بێت هاوکاریان بکەین ئەم کارە زۆر پێویستە بۆیان بکەین. ڕەنگە زۆر کەسێکوان کە نەتوانین هاوکاریەکی باشیان بۆ بکەین، بەڵام پێویستە من دەستخۆشی مامۆستا ئاژێکم بۆم کۆڕە جوانەی دەستخۆشیەکەم بۆ هاوکاریکردنی بۆ نەخۆشانی ژێرپەنجە زۆر سپاسانەکەم. دانیشتون بە دیار قاوەیەکی تاڵەوە، جگەرێک بەلای لێوی چەپمەوە شۆڕ بۆتەوە. دانیشتون گوێ لە زەکەریا دەگرن ئەها و گۆرانی کە دەڵێ ئاگر کەتیە دلێ من خەو نەکەتێ چاکە